خۆشەویستانم ئەو کاتتان شاد. لە هەرێمی کوردستانی عراق بڕیاردراوە ڕۆژی 21 نوێی ئەم ساڵ ببێتە ڕۆژی هەڵبژاردن بۆ سەرۆکایەتی هەرێمەوە بۆ پەرلەمانی هەرێمی کوردستانی عراقیش. بەڕای زۆرێک لە چاودێران ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی گەلێ هەستیار و گەرم و گوڕ دەبێ، بە تایبەتیش لە ڕوانگەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستانی عراقەوە. جا بۆ ئەوەی بزانین هەستیاری ئەم هەڵبژاردنە زیاتر لە چیدایە، ئایا هەرتەنها مەسەلەی پۆستی سەرۆکی هەرێمە یاخود دابەشکردنی کورسیەکانی ناو پەرلەمانیش؟ ئێستا لە ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا میوانداری ڕۆژنامەوان وشار عەبدوڵڵا دەکەین. وشار عەبدوڵڵا بەڕێوەبەری کەناڵی تەلەڤیزیۆنی KNN. کاگوشار زۆر سپاسی ئامادەبوونتەکەم. با پرسیاری یەکەم بەوە دەست پێ بکەین. لە فەرهەنگی ئۆپۆزیسیۆن و لە فەرهەنگی لایەنی دەسەڵاتیشدا لە هەرێمی کوردستانی عێراقدا جیاوازیەک هەیە لە مەسەلەی تێگەیشتن لە هەڵبژاردن؟ بەڕای من بێگومان جیاوازێکی گەورە هەیە. جیاوازێکی گەورە هەیە لە تێگەیشتنی ئۆپۆزیسیۆن بۆ هەڵبژاردن و لە تێگەیشتنی دەسەڵات بۆ هەڵبژاردن. پێم وایە لە بە شێوەیەکی سروشتی هیچ دەسەڵاتێک حەزی لە هەڵبژاردن نییە، بە تایبەتیش دەسەڵاتی کوردی کە کاتێک سەیری ڕۆژمێری هەڵبژاردنەکانی دەکەی لە کاتی خۆیانەوە لە تۆقیتی خۆیان پابند نەبووە بۆ هەڵبژاردنانەی کە پێویستە 4 ساڵ جارێک لە دنیای دیموکراتیا دووبارە ئەبنەوە. و ئەوەی کە وەک ڕۆژنامەنووسێک ئەمەوێ بڵێم ئەوەیە کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان تێگەیشتنی بۆ هەڵبژاردن تەنها شەرعیەتدانە بەمانەوەی خۆی بە جۆرێک لە جۆرەکان کە باس لەوە بکە بە هەڵبژاردن هەیە، هەڵبژاردن نەکرێ، ئەگەر چی وەکوتم 4 ساڵ جارێک لە کاتی خۆیان ناکرێ و تەنانەت تا ئێستا پاش زیاتر لە 20 ساڵ حکمی خۆجێیی ڕۆژێک نییە کە ڕۆژی هەڵبژاردن بێ. و ئەو ڕۆژەی یاخود ئەو ڕێکەوتی کە بەڕێز لە پێشەشی بەرنامەکەی باست کرد ڕۆژێکە کە نزیکەی 2 هەفتەی تێپەڕاندووە لەو خولەی کە پێویست بوو لە کاتی خۆیان هەڵبژاردن بکرێت. پێم وایە بە شێوەیەکی گشتی دەسەڵات لە هەرێمی کوردستان تێگەیشتنی بۆ هەڵبژاردن ئەو پرۆسە دیموکراسی ڕاستەقینە نییە کە تیایدا دەشێ تەداولی سوڵتە یاخود ئاڵوگۆڕی دەسەڵات بکرێت. بێگومان بە نسبەت ئۆپۆزیسیۆنیشەوە بۆ ئۆپۆزیسیۆن کە خۆتەزانی دەسەڵاتی سیاسی کوردی مێژوویەکی زۆری نییە لەگەڵ ئۆپۆزیسیۆن. لە ئێستادا ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان بۆ پێی کە من لە میدیایەکی شەکەم کە نزیکە لە ئۆپۆزیسیۆن چاوەڕوانیشی گەورەی هەیە لەوەی کە بتوانێت لە ڕێگەی ئەم هەڵبژاردنەوە دەسەڵاتی سیاسی کوردی ناچار بکە کە جۆرێک لە ئاڵوگۆڕی دەسەڵات لە هەرێمی کوردستان یاخود لە باشووری کوردستان بێتە ئاراوە. کاکوشار هێندەی ئەوەی چاودێری میدیای کوردی دەکەین، ینی باز لەوە دەکەن کە دەڵێن ئەم هەڵبژاردنە گرنگە و هەستیاریشە. گرنگە لەو ڕۆی کە لەوانەیە گۆڕانێک لە هاوکێشەی سیاسی هەرێمی کوردستانی عراقدا بێنێتە ئاراوە و هەستیاریشە، چکە وەکو تاقیکردنەوەیەک هەم بۆ دەسەڵات هەم بۆ ئۆپۆزیسیۆن و هەم بۆ دەنگدەری کوردیش سەیر دەکرێت. ئەکرێ پێم بڵێ بۆ دەنگدەری کورد بۆ هەستیارە؟ بۆ دەنگدەری کورد هەستیارە لەبەرەوەی یەکێک لە بەرپرسیارەتە گەورەکانی دەنگدەری کورد لە ئێستادا بریتە لەوەی کە پێویستە بڕوا بەرەو سندوقەکانی هەڵبژاردن، تەنها لەبەرەوەی کە هەوڵ بدا ڕێگری بکە لە تەزویرکردنی ئیرادەی یاخود ساختەکاریکردن لە ئیرادەی دەنگدەر. خۆتەزانی کە لە دنیای دیموکراسیە یان لەو وڵاتانەی لانی کەم کە دیموکراسی لە قۆناغی گواستنەوەیە هیچ شتێک بەقەدەر پابندبوونی دەنگدەر بە سندوقەکانی هەڵبژاردن و بە ڕۆیشتن بۆ هەڵبژاردن گرنگ نییە بۆی ڕێگری بکە لە ساختەکاری. ئەم هەڵبژاردنەی دێت هەڵبژاردنێکی زۆر گرنگە لەبەر کۆمەڵێک هۆکار. یەکێکیان بریتە لەوەی کە شەقامی ناڕازی لە هەرێمی کوردستان بووە بە شەقامێکی ئێجگار بەرفراوە. هەڵوەتا کاتێک کە باس لە شەقامی ناڕازی دەکەم هاتمە بەستم تەنها شەقامی ئۆپۆزیسیۆن نییە، بەڵکو ئەو ناڕزایەتی کە لە ناو دەسەڵاتی سیاسیشا هەیە و لە ناو جەرگەی حیزبی سیاسی دەسەڵاتداری کوردیشا هەیە زۆر زۆرە. و پێم وایە ئەم هەڵبژاردنە بایەخێکی تری بریتە لەوەی کە بۆچوونێکی کە کۆمەڵێک حیزبی سیاسی لە کوردستانە بە جۆرێ لە جۆرەکان کۆتایی بە قۆناغی مێژووییان هاتووە. وم پێم وایە ئەم هەڵبژاردنە تا ڕادێکی زۆر ئەیان باتە دواوە. مەبەستە چێ لە کۆتایی هاتن بە قۆناغی مێژووییان؟ پێم وایە هەموو حیزبێک قۆناغێکی مێژووی زێڕینی هەیە لە دەستپێکردنیەوە تا بەردەوامبوونی خەباتی. من پێم وایە هەڵبژاردننی داهاتوو هاوشێشەی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەگۆڕێ و پێم وایە ئەو یاریزان یاخو یاریکەرە سەرچیانەی کە ئێستا یاریکەری سەرچین لە سوڵتەیە پێم وایە دێنە دواوە. کە باز لە گۆڕینی هاوکێشە سیاسیەکە دەکەی بە بەرژەوەندی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لا دەشکێتەوە یان نا؟ من بخۆم پێم وایە لەم هەڵبژاردنەیە ئۆپۆزیسیۆن
ئەتوانێت کاریگەری دەنجێکی باشتر بەدەستبێنێ و پێم وایە توانێت لە 4 ساڵی داهاتووی حکومڕانی کوردیا کاریگەرتر بێ و پێگەی گەورەتری هەبێ. بۆ لەبەرەوەی ڕاستیەکەی باشووری کوردستان لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە ساڵەکانی تری ڕابردووشە لە ماوەی 20 ساڵی حکمی خۆجیەیە دەست و پەنجەی نرم کردووە لەگەڵ دەسەڵاتێکی سیاسیە کە نەیتوانیوە بۆ 3 پارێزگا کە بە هەموو پێوەرێک ئێستامە لە ئەمریکای نەگەر بەراوردی بکەی بۆ نمونە بەم سیستەمە سیاسی خۆت بەم وڵاتە 3 پارێزگای زۆر بچووکە کە حکومکردنەکەی بەو بودجە تایبەتی کە لانی کەم لە دوای کەوتنی بەغداوە هاتووە حکومکردنیشی ئاسانە پێم وانەی توانیوە سەرەتاکانی بەختەوەری و سەرەتاکانی جێگیربوونی سیاسی و سەرەتاکانی ئازادی ڕادەربڕین هەڵبەتە کاتێک باس لە ئازادی ڕادەربڕینەکەن بەبستمەوە نییە کە من لە کەیەنێن یاخود ڕۆژنامەنووسێک لە شوێنیشتر نەتوانێت هیچ بڵێ بەڵام گەورەترین معانات یاخود کۆژانی وتن یاخود ڕۆژنامەوانی یاخود ڕادەربڕین ئەوەیە کە تۆ لە کوردستانی باشوور توانی هەموو شتێک بڵێ بەڵام ئەم قسەیە چێتە هەواوە دەسەڵاتێکی سیاسی تەیە کە گوێ ناگرێ و تا ئێستا میدیا نەیتوانیەوە لە کوردستان وەزیرێکی گەندەڵ سەرۆک وەزیرانێکی گەندەڵ سکاندەڵێک لەو سکاندەڵانە یاخود گەندەڵێک لەو گەندەڵیانەی کە لە کوردستانە زۆرن بدا بە دادگا و پێم وایە لەسەر ئاستی سیاسی ئێستا دابەشبوونێکی ئێجگار گەورە هەیە دابەشبوونێک بە ئاقاری ئەوەی کە گروپ گەلێک هەن کە ئەیانەوێ حکم لە هەرێمی کوردستان بەرە و ئاقارێکی تا ڕادەیەکی زۆر دەسەڵاتی بنەماڵەیی و دەسەڵاتێکی حیزبۆکراتی تەواو بڕوە و گروپێک هەیە کە بە پێچوانەوە ئەوە ئیشەکەوە گەورەترین جیاوازی ئێستا کە لەسەر نەخشەی سیاسی هەرێمی کوردستان ببینرێ ئەوەیە کە گروپێک هەیە ئیش بۆ دەکات کە دەسەڵات بکرێ بە دەسەڵاتێکی ڕێئاسی و بە شێوەی ئەمارەتەنەوتیەکانی خەلیج و گروپێکی شێ ئیشەکە بۆی کە سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان سیستمێکی پەرلەمانی بێ ئەوە خاڵی ژیاکەرەوەی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە. بەڵێ کاگوشیار ئەگەر یارمەتی مێ حەز دەکەمەوە لێ پرسم وا دابنین گۆڕانکاری لەو هاوچەشە سیاسیەدا دروست دەبێ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئێستا با بڵین ئۆپۆزیسیۆنی کوردی دەچنە جێی دەسەڵات جێی دەسەڵاتیش دێنە شوێنەکانی ئۆپۆزیسیۆن دەتوانێت چی بکە کە لایەنەکانی دەسەڵات لە ماوەی ئەم نزیکەی 20 ساڵی ڕابردوودا لە ساڵی 92 هەتا ئێستا نەیتوانی بێت کردبێتی. جارێ من بۆ خۆم پێم وانێ مۆزاییکەکە بەم شێوە ئۆتۆماتیکێ بێ کە ئەو لایەنەکانی دەسەڵات بێنە خوارەوە ئۆپۆزیسیۆن بچێتە گریمانە دایبنین پێم وایە ئۆپۆزیسیۆن لانی کەم بە تەجروبە و بە ئەزمون وەرگرتن لەو غەڵەتانەی کە لە 20 ساڵی ڕابردووە دەسەڵاتی سیاسی کردوەتی ئەتوانێت کاری زۆر گەورە بکات. یەکێک لەو کارانی کە ئەتوانێت بیکات ئەوەیە کە سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان بگۆڕێ بۆ سیستمێکی پەرلەمانی و وا بکات کە دام و دەستگا و دامەزراوەی گرنگی نیشتیمانی هەبن لە هەرێمی کوردستانە لانی کەم کۆتایی بێنێ بەو ژوێنەگرتنە یاخود بەو فەرزکردنی ئیرادەی زۆرینەیەی کە وای کردووە هەموو شتێک بە دەنجی زۆرینە تێ بپەڕێنرێ و وای کردووە کە تەنها ئیرادەی زۆرینە بۆ تێپەڕاندنی تەنانەت ئەو یاسایانەش کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە تێ بپەڕێنرێت. کاک بڵێن ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانێکە ئەژین کە بۆ خۆپیشاندان پێویست بە مۆڵەتە و لە ڕووداوەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دوایە بۆ ماوەی 2 مانگ لە هەولێری پایتەختە کۆمەڵێکی زۆری چالاکوان داوای ئەوەیان کرد. بەڵام مەسەلەی مۆڵەتدان کاگوشیار لە ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاشە بۆ نمونە ئەگەر بتەوێت خۆپیشاندان بکەی پێویستە مۆڵەتە هەبێ. بەڵێ پێویستە مۆڵەتە هەبێ بەڵام ئەم دوو حاڵەتی زۆر لێک جیاوازن هەڵبەتە بەڕێز لە من باشتر لە سیستمی ئەمریکا ئازانی بەڵام مۆڵەت وەرگرتن لێرە کاتێک کە گروپێک ئەوەی خۆپیشاندان بکە و حکوومەت یاخود ئەو دەسەڵاتی ئەو شوێنە ئاگادار دەکاتەوە دەسەڵاتی ئەو شوێنە توانای ڕێگرتنی نییە لەوەی کە بڵێ بۆ ماوەی 2 مانگ بە هیچ پاساوێک بڵێ ناتوانانی خۆپیشاندان بکەیت. ئەوە زیاتر بۆ پاراستنی ئەمنیەتی ئەو خۆپیشاندانەیە زیاتر بۆ پاراستنی ئەوەیە کە لەم منتیقەیە ئەمانێک دروست بکە توزانم هێزەکانی پۆلیزیان هەر شتێکی تر پێویست بێ ئەوەی ئەمریکا بەم شێوەیە. ئەوە جۆرێکە لە تەبلیغ لێرەکە بۆی دەسەڵات ئاگادار بێ لە زۆر حاڵەتی تر بەڵام لەوێ مۆڵەت وەرگرتنێکە بۆ ڕێگە پێنەدان من پێ دەڵم بۆ ماوەی 2 مانگ داوایان کردووە ڕێگان پێنەدراوە خاڵێکی زۆر گرنگ کە پێم وایە ئۆپۆزیسیۆن ئەتوانێت بیکە کە ئێستا سوڵتەی سیاسی لە هەرێمی کوردستان تیا فاشل بووە بریتیە لەوەی کە جۆرێک لە تەوازن لە هەرێمی کوردستانە دروست بکە ئەو تەوازونەی کە ڕوحی دامەزراوەی و ڕوحی دەوڵەتی ئەمریکای لەسەر دروست بووە لە نێوان ئەم ویلایەتە زۆرانی کە لە ئەمریکا هەیە. لە هەرێمی کوردستان تەوازونێک نییە و سوڵتەی سیاسی و ئەو دوو لایەنە سەرەکیە دەسەڵات و سەروەتیان لە بینی خوانادا بەش کردووە و وایان کردووە وێنەیەک بن بە دەرەوەکە ئەوان
تاکە نوێنەری هەموو کۆمەڵگەی کوردین و پێم وایە لانی کەم ئۆپۆسیۆن نتوانێت بڵێ کە نوێنەری بەشێشێتی زۆرینەیەکی کەمیەتی چکە خۆتە زانی ئێستا ئەودا بەشبوونەی کە بۆ نمونە کاتێک یەکێتی و پارتیان دوو هێزی دەسەڵاتدار بەناوی هەموو کۆمەڵگەوە قسەکەن ئێستا خۆت باشە زانی لە دوای هەڵبژاردنەکانی 25 حوتەوە کاک بڵێن مۆزاییکی سیاسی لە هەرێمی کوردستانە تا ڕێدەیەکی زۆر گۆڕاوە هێزێکت هەیە 25 کورسی هەیە هێزێکت هەیە کە لە سوڵتایە 30 کورسی هەیە ئەو هێزەی کە لە 30 کورسی هەیە لە ناو پەرلەمانە بەناوی هەموو مجتەمەعەوە قسەکە ئێوە کۆمەڵگە هەموو یەک ڕنگ بکە و ئێوە ئیرادەی لانی بەرامبەر یەکسان بکە بە سفر و لە هیچ شتێکا گوێی لێ ناگرێ و لە پەرلەمانە بودجە بە ئیرادەی زۆرینە تێئەپەڕێنێ یاسای خۆپیشاندان بە زۆرینە تێئەپەڕێنێ بڕیارەکانی یاساکانی ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایش بە زۆرینە تێئەپەڕێنێ ئەمە ئەو خاڵە زۆر سەرەکی ئەنەن تەمەن زۆرشتی ترکە یەکێ گرنگترین ئەمریکای لە شەفافیت ڕوونی ئاشکرایی لە بڕیارەکان بەتایبەت لەو لە مەسلەی نەوتە ئەو گرێبەستانەی نەوت شیرینی گرێبەستەکانی نەوت داهاتی نەوت بۆ شوێ ڕوا من کاتێک کە سەفرم کرد بۆ ئێرە گەورەترین ئەزمە لە هەرێمی کوردستان و لە سلێمانی و لە هەولێر ئەزمەی بنزین بوو لە کاتێکا کە دەسەڵاتی کوردی باس لەوە دەکا بە شانازیی گەورەوە کە یەکەم مۆزبەی نەوتی لە بازاڕەکانی دنیا فرۆشرا بەڵام لە هەرێمی کوردستان هەرڕێک ئەو پەندە کوردی کە ئەڵێ ماڵم پڕە لە ڕازیانە بەڵام بە مسکێشە بە ژانە سکەمرم بەڵێ کاگوشار ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەی یعنی شتێکی زۆر گرنگە بە تایبەتی لە ڕوانگەی دەستێوەردانی لایەنە سیاسیەکان لە ناو دامەزراوە حکومیەکانە لە هەرێمی کوردستانی عێراق بەڕای جەنابەت ڕێکخراوە سڤیلیەکان ئەو ڕێکخراوانەی کە داکۆچی لە مافە سڤیلیەکانی خەڵکەکەن توانیویانە بوونێک بۆ خۆیان بسەلمێنن بوونێک بۆ خۆیان دروستکەن کە ببنە گروپێک وەکو گروپی فشار ڕێگە لەو دەستێوەردانانە و لایەنەکانی دەسەڵات بەرەو دامەزراوی کردن ببن. ئەمە پرسیارێکی زۆر باشەکە بڵێن ڕاستیەکە یەکێک لە گەورەترین کێماسیەکانی یاخود کەم و کورتیەکانی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی نەکرد پرۆسی سیاسی تا پرۆسی کۆمەڵایەتی پرۆسی ڕووناکبیری بریتیە لە غیابی گروپی فشار لە هەرێمی کوردستانە حیزب وای کردووە کە هەموو کایەکانی تری قوداوە هەڵبەتە کاتێک کاڵم حیزب هەرمە بەسم لە حیزب دەسەڵاتدارەکانی ژنیە یعنی مۆدێلی حیزبایەتی لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر مۆدێلێکی سەقەتە کە وای کردووە مەسافەیەکی تری نەهێشتوەوە بۆ NGOکان بۆ گروپەکانی فشار هەتا بۆ میدیا بۆ زۆر کایی تر پێم وایە یەکێک لە ینی دەرکەوتووە گەشتبینەکان یەکێک لەو حاڵاتانی کە من تا ڕادێکی زۆر پێی گەشتبینم بریتە لەوەی کە خەریکە شتێک لە هەرێمی کوردستانە جوڵێ پێی وترێت جەماعەتی زەخت یاخود گروپی فشار نمونەیەکی بەسیط خەستەخانێکی 400 قڕەوێڵی هەیە نوکتەی زۆری لەسەرکرێت لە سلێمانی پێڵ 400 ساڵیەوە کۆمەڵی کابینێتی پەڕاندووەڵن سەری زۆر حکوومەتی خواردو تاو نابێ گروپێکی فشاری بۆ دروست بوو بە ناوی گروپی 400 وردە تەبەن ئەمە نمونەیەکی بچووکە وردە من هەست دەکەم کە ئەوەی لە هەرێمی کوردستانە ئەجوڵێ بریتیە لەوەی کە خەریکە جەماعەت دروستە بن لە دەرەوەی حیزبی سیاسی لە دەرەوەی ئیتیجاهاتی سیاسی لە دەرەوەی ئایدۆلۆژیا ئەیانەوێت زەخت دروستکەن فشار دروستکەن لە پێناوی ژیانێکی باشترە دیموکراسیەتێکی تۆکمەترە ئازادیێکی بەرفراوانترە و پێم وایە تا کۆمەڵگەی کوردی نەگاتە ئاسی ئەوەی حزب تێنەپەڕێنێ و حزب نەخاتەوە قاوغە بچووکەکەی خۆی و ئەم مەودای کۆمەڵگەی سڤیل و کۆمەڵگەی مەدەنی بەرفراوان نەبێ و لە ڕێگەی کۆمەڵگەیەکی مەدەنی گەورەوە لە بەرامبەر حیزبی بچووک و حکوومەتی بچووکانەوەستین وەکو دروست وەکو سیستەمە سیاسی کە ئێستا لە ئەمریکا ئیشەکە ئێمە ناتوانین خاوەنی کۆمەڵگەیەکی تەندروستی سیاسی بی کاگوشار دێمەوە سەر مەسەلەی هەڵبژاردن و بەتایبەتی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم هەڵبەتە لایەنەکانی دەسەڵات بەرەو ئەوە دەڕۆن کە بۆ گەڕی سێهەمی سەرۆکایەتی مەسعود بەرزانی سەرۆکی ئێستای هەرێمی کوردستان کاندید بکەنەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەمە بە پێشێرکاریەکی تەواوی یاسایی دەزانن بەڕای جەنابەت نێوەندێکەیە لەم مەسەلەیەدا لەم دۆسەیەدا ڕاستیەکەی بێ چەند و چوونی پێناوێت کە جارێکی تر خۆکاندیدکردنەوەی مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ هەمان پۆست کارێکی زۆر نایاساییە و کارێک کە ئەبێ بە لەکەیەکی گەورە بە مێژووی سیاسی نوێی هەرێمی کوردستان و بۆ خودی بەڕێز خۆشی ینی بۆ وەکو شخصیش ئەمە لەلایەک چونکە ڕاستیەکەی یەکێک لەو حاڵەت هەڵبەتە لە ڕووی یاساییەوە دوو دەورەکەی خۆی تەواو کرد و کۆتایی پێ هاتووە بەڵام نهێنی پرۆسی دیموکراتی کاتێک کە دوو دەورە بۆ کەسێکدا ئەنێ بریتی نییە لەوەی بە چ شێوازێک هەڵەبژێردرێ
بریتە لەوەی کە بۆ چەند ئەمێنێتەوە بۆیش 2 دەوری 4 ساڵی دانراوە واتە گرێکە بریتە لە گرەی کات بریتینە لە چۆنێتی هەڵبژاردنەکە ئەوەی کە پەیوەندی بە ئەوە هەیە ئەو پرسیارەی بەڕێزت کە باس لەوەکەی ئایا نێوەندێک هەیە من بۆ خۆم پێم وایە ئەمە ڕەئی شخصی خۆمە پێم وایە تاکە ڕێگەیەک بریتە لەوەی کە پارتی بە دیاریکراوی چ بۆی ئەڵم پارتی و سەرۆشی هەرێم چونکە پێم وایەشێتی پێشتر لە ڕێکوتنامەی زارێکی لە باشان ئاماژەی بۆ کردووە کە ئەوان لەگەڵ گەڕانەوەی دەستورن بۆ هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان و بە پەرلەمانی ئەگەر ڕازی بن دەستور بگەڕێتەوە ناو پەرلەمان و جارێکیکە ئەم سیستمە بکرێ بە سیستمێکی پەرلەمانی و سەرۆک لە ناو پەرلەمانە هەڵبژێردرێ پێم وایە ئۆپۆزیسیۆن ئەمە بخەنە گفتوگۆوەکە ئایا دەورەیەکی تر ئەدەن بە مەسعود بەرزانی لە بەرامبەر بەچی لە بەرامبەر بۆی کە سیستمەکە بگۆڕێ سیستمەکە بکرێ بە سیستمێکی پەرلەمانی هەڵبەتە ئەو کاتە تۆ سەرۆشێک دەبێ سەرۆکەکە دەسەڵاتێکی دیاریکراویە بێەوە پەرلەمان لە سەروی سەرۆکەوە ئەبێ تۆ گەشتبینی بەوەی کە سیستمی سیاسی لە هەرێمی کوردستانی عێراق گۆڕانی بەسەردا بێ من زۆر گەشتبینم بەوەی کە هەرێمی کوردستان و ئەو شیارێکی ئێستا لە هەرێمی کوردستانە سەرڕێکەوتووە سیستمی سەرۆکایەتی بەو ئوسلوبەی کە سەرۆک هەموو دەسەڵاتەکان لە دەستی خۆیان قۆرخ بکە بە هیچ شێوەیەک بە هیچ باڵانسێک بە هیچ باڵانسێک هەڵبەتە مەودای بەرنامەکە ڕەنگە کاتی ئەوە نەبێ ساگەر بۆ نمونە باسی سیستمی سەرۆکایەتی ئەمریکا بکەین تی ئەگەین سیستمی سەرۆکایەتی ئەمریکا چۆن باڵانس کراوە بەڵام ئەوەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە هەموو دەسەڵاتەکان لە دەستی سەرۆکی هەرێمان و پەرلەمان کراوە بە ڕقمێکی بچووک لە بەردەستی سەرۆکی هەرێماس ئەنجومەنی وەزیران و حکوومەت کراوە بە سکرتاریەتی سەرۆکی هەرێم وای کردووە کە سەرۆکی هەرێم خۆی خاوەنی هەموو دەسەڵاتێکی تەنفیزیە خاوەنی هەموو دەسەڵاتێکی تەشریعیە ئەوەی ئەو ئەینەیڵێ نابێ ئەوەی ئەو نیکا نابێ ئەمە جۆرێکە لە ڕێگرتن بەرەو دیکتاتۆریەت کاک وشار پرسیارم زۆر ماوە بەڵام کاتەرەوەندەمەوە دامەدا لەم ماوەیەدا کە بە سەردانێکی فەرمی هاتوون بۆ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ شاندێکی ڕۆژنامەواناندا چی لەگەڵ خۆتا دەبیتەوە ڕاستەکەی سوپاس بۆ پرسیارە من لە چوارچێوەی ئەو پرۆگرامی ئینتەرناشنڵ ڤیجیتەر لیدەرشیپ زائر القیادی دەولیە لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا چەند ویلایەتێک ئەگەڕێین من خۆم علوم سیاسەم تەواو کردووە کاک ڕاستیەکەی وە زۆرم خوێنێتەوە لەسەر سیستمی سیاسی و سیاسی ئەمریکا بەڵام تا لە نزیکەوە بە تایبەتی لەگەڵ خارجی ئەمریکا و لەگەڵ کۆمەڵێک محازر و کۆمەڵێک شارەزای ئێرە قسەم نەکردو لەسەر سیستمی سیاسی تێنەگەیشتوم یعنی ئێستا هەستەکەم کە باشتر لە سیستمی سیاسی ئەمریکا تێگەیشتوم و ڕاستەکەی کاتێکیش کە هەروەکو تەمان زۆرەکە ئینسان شتی لێوە فێرەوە بە تایبەتی لە ڕووی مانجمنتەوە بەڵام کاتێک کە سەیری ئەمریکا بەو گەورەیە ئەەکەی وە خاوەنی ئەم سیستەمە سیاسیە ڕێک و پێکەن و ئاوڕێکی شەدیتەوە لەو سێ محافەزە بچووکەی هەرێمی کوردستان چۆن گیری خواردە بەرز کۆمەڵێک سیاسی و ئینسان زۆر جار بەزەی بخۆیەتەوە وشار عەبدوڵڵا ڕۆژنامەوان سپاس دەکەم بۆ هاتنێ بۆ ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکا سپاس بۆ تێبینی و سەرنجەکانێ زۆر سپاس بۆ بەرزیشکا بڵێن زۆر سپاس